قەیرانی دروستکراوی دارایی لە هەرێم لە هەموو ڕوویەکەوە کاریگەری لە سەرژیان و گوزەرانی خەڵک دروست کردووە بە جۆرێک لە دادگاکان ڕێژەی جیابوونەوە لە ئاستێکی بەرز و هاوسەرگیریش لە دابەزیندایە. پارێزەرێک لەبارەی ڕێژەی جیابوونەوە لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا دەڵێت لە یەک دادگای سەنتەری هەولێر لە کۆی 6 دادگا 425 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە و لە بەرامبەریشدا ڕێژەی زەواج کەمی کردووە. ڕێژەی ئەنجامدانی پرۆسەی زەواج لە 2022 نزیکەی بۆ 11,000 ڕۆیشتیە. ئەمڕۆ کە دەبینین کە ئەمڕۆ ئامارم وەرگرتووە هەرچەندە چەند ڕۆژێکی کەمیش مایە لە بۆ سەری ساڵ ینی هەفتێکی کەش داوامایە ڕێژەکەی کەمترە ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ دادگاکانی هەولێر دادگاکانی باری کەسی کە لە 6 دادگا پێکاتوە من ئاماری تەنها 6 مانگی یەک دادگام وەرگرتووە ینی بۆ 6 مانگی یەک دادگا 400 و تقریبا نزیکەی 20 حاڵەتی جیابوونەوە ڕوویدایە ئەگەر جارانی 6 دادگای بکەین یان 2000 و تقریبا خۆ لە 500 عەدەدی دەدا حاڵەتی جیابوونەوە ئەوەش ڕێژەیەکی زۆرە بۆ 6 مانگ. بەهۆی قەیرانی دروستکراوی داراییەوە بەشێک لەو کەسانەی کە هاوسەرگیری دەکەن ناتوانن وەکو پێویست زێر و پێداویستەکانی دیکەی پرۆسەی هاوسەرگیری بکڕن. کەمکردنەوەی زێر بۆ بەیەکێک لە ڕێگا چارەکانی گەنجان لە کاتی هاوسەرگیریدا. ڕادەی کڕینی و فرۆشتنی زێر ڕادەیەکی بازرگانی کڕینی و فرۆشتنی زێر نۆرمەڵن هەر هەبووە لە سەردەمانی کۆنەوە تا ئێستا بەردەوامە مەسەلەی زەواجیش ئەگەر بەراورد بە دۆخی پێشان و جاران چەند ساڵێک بەر لێ ساوەڕ بگرین لەوانەیە ڕێژەی کڕینی زێڕەکە وەکو ڕێژەیی کەمتر بۆتەوە بۆ نمونە خەڵکێک دەیتوانی 30 مسقال زێر بکە ئێستا لەوانەیە بتوانێت بە حاڵ خۆی بگەینیتە 20 مسقال ئەوە شتێکی نسبیە و قسەی دەکەم بەڵام لە هەمان کات خەڵکی خوا پێداویشەیە دەتوانێت زێری چاک بکە ئەو بە نسبەت بە ئەوانەی کە تازە زەواز دەکەن 13 مسقالیش دەکرێ و 20 مسقالیش دەکرێ و هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2014ەوە بەردەوام لە قەیراندا بووە لە نێویشیدا گەنجان قوربانی سەرچین بەوەی یا دەبێت کۆچ بکەن یاخود گەرکۆچیش نەکەن ئەوە کار و داهاتێکی باشیان نییە و ئەوەش ڕێگرە لە هاوسەرگیریان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.